بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەر لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق لە ئێستادا لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ئامادەکاریدایە بۆ هەڵبژاردننی پێشوەختە و دەیەوێت ڕۆڵ و پێگە و سەنجی خۆی لە هەرێمی کوردستان و لە عێراقی گۆڕاودا بە شێوەیەک بەکاربێنێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ. یەکێتیەکان ئێستا پرسیار دەکەن کە بەرنامە و پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان چییە بۆ خزمەتکردنی خەڵک لە هەرێمی کوردستان و هەموو پێشهاتانەی کە لە عێراق ڕوەدەن لە ئایندەدا وەکو باسی لێوە دەکرێت. ئەمە هەڵبژاردنە باس دەکرێت کە هەڵبژاردنێکی چارەنووساسە. چارەنووسازی ئەم هەڵبژاردنە لە شوێدایە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەگەری کشانەوەی ئەمریکا، لە ئەگەری گۆڕانکاریەکانی عێراق، لە ئەگەری دروستبوونی هەر کێشە و ئاڵۆزیەک لە چوارچێوەی عێراق و هەرێمی کوردستان ڕۆڵی چی دەبێت. ئەم شەو پارۆرامە گفتوگۆ دەکات لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاگارێز بەخێر بێت. سپاس. هەمیشەکە گفتوگۆمان کردووە لە هەولێرەوە یان ئێستا لە ستۆدیۆ لێرە حەزەکەم گفتوگۆیەکی ڕاشکاو بۆ بینەرەکانمان بکەین. وەک هەمیشە لەگەڵ جەنابەت ڕاشکاو بوویت. لەوە دەست پێ بکەین. یەکێتی ئێستا لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ناوچە جیاجیەکان مثلەن بەڕێزیشتی لەو چوارچێوەیە هەوڵ دەدەن خەڵک بنە سەر سندوقەکانی دەنگدان، بەڵام سارد و سڕیەک هەیە. ئەمە بۆچی وە ضەروریەتی ئەوەی کە یەکێتیەکان بۆ ئەم هەڵبژاردنە گەرم و گوڕ و بە گوڕوتینەوە ڕۆ سندوقەکانی هەڵبژاردن بڕۆن چییە؟ زۆر سپاس کاکزانە. بێگومان لە ستۆدیۆ قسەکردن خۆشتر لەوەی لە دوورەوە و لە بەر کامێرابی. هەڵبژاردن گرنگە لە هەر وڵاتێک هەڵبژاردن هەبوو واتە ئازادی و دموکراسی هەیە، یالانی کەم وڵاتەکە بەرەو ئازادی و دموکراسی هەنگاو دەنێ، ینی پراوێزێکی ئازادی و دموکراسیە هەنگاو دەنێ بەرەو سەقامگیری و بەرەو جێگیرکردنی دموکراسی لە وڵاتە. بۆیە ینی ئەرچی هەر حیزبێکە هەر ڕێکخراوێکە کە کاری سیاسی دەکا بەشداری بکە لە هەڵبژاردن خۆ ئەگەر بەشداری نەکە ڕۆڵی نامێنێ. ئێمە وەکو یەکێتی سەردەمانێک ڕۆڵمان هەبووە لە خەباتی چەکداری، ئێستا ڕۆڵمان هەیە لە خەباتی مەدەنی، بۆیە بێگومان بەشداری دەکەین. سارد و سڕی هەیە، بەڕای من سارد و سڕی نییە. کۆمەڵێک هۆکار هەن وا دەردەکەوێت وەکو جاران نەبێ. بەگشتی وایە لەسەر تاسەری کوردستان وایە مش بەبەستم عامی کوردستان لە عێراقیش لەسەر تاسەر ئامارەکان بازەوە دەکەن بەسەر ڕەنگە ڕێژە یەکیان گشتیە هەمووی عێراقا. خەڵک پێی وایە ئەو هەڵبژاردنانە ئەو هەموو هەڵبژاردنانەکرا و گۆڕانکاری بنەڕەتی نەبوو، واتە بارودۆخی بە تایبەتی لە عێراق وا دەکە بارودۆخی خەڵکەکە باشتر نەبوو، بۆیە بێئومێدیەک بە دەرکەوتیە، یاخود پێیان وایە هەمان ئەو حیزبانەی لە عێراق، هەمان ئەو حیزبانەی لە ڕابردوو دەسەڵاتی بەدەستە بوو دەگرنەوە دەست، ئەو لە عێراق وایە. لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانیش خەڵکێک هەیە، یعنی لە پەرۆشیتی پێی وایە بە هەڵبژاردنێک و دوو هەڵبژاردن ئەبێ ئەو گۆڕانکاریەمنی کە بەدڵخواستی ئەوە. بەڵام خۆتان نەزانن ڕەوتی مێژوویی گەشەکردنی کۆمەڵگە و حکوومەت و پەرلەمان و ئەوانە ماوەیەکی زۆر زۆری دەوێت، ماوەی خۆی هەیە، لانیکەم ئەو ماوەی هەتا تا بەتەواوی تاگەشە دەکا و دەگاتە ئامانجی خۆی. لە کوردستان ئێمە حیزبە کوردستانیەکان خۆمان ڕکابەری یەکترینە. بۆ نمونەگەر حیزبێکی عێراقی هەبوایە من دڵنیام ڕکابەرەکە یاخود دەنگ و دۆی هەڵبژاردنەکان گەرم و گورتر دەبوو، بەڵام ئێستا ئێمە خۆمانین ڕکابەری یەکترینەوە تا هیچ لایەنێکی عێراقی نییە ڕکابەری ئێمە بێ لە هەرێمی کوردستان. لە ناوچە دابڕێنراوەکان کە دەبینین بۆ نمونە لە کەرکووک و خانەقین من دڵنیام گەرمتر دەبێت، چکە لەوێ ململانەیەکە لە نێوان نەتەوەکانشە. لێرەش ڕاستە خاڵە حیزب هەموو حیزب ژمارەی زۆر لە حیزبەکان بەشداریان کردووە لە هەڵبژاردن. با من ڕاشکاوتر پرسیارێک بەڵام ئەمەیە قسێتەوەکەم. بەڵام دوور کابەری سەرەکی هەیە لە دوور کابەری یەکتری هەنە یەکێتی و پارتیە کە ڕکابەری سەرەکی ترن، ئەوانی تر لە دەرەوەی ئەو ڕکابێتن.
یەکێتیش لەگەڵ لەگەڵ گۆڕان هاوپەیمانەتی کردەکەواتە ئێستا ئەگە بڵێن هاوپەیمانی کوردستان لەگەڵ پارتی لە ڕکابەریدانا واتە ژمارەیەکی زۆر لە حیزبەکان نین ڕکابەری یەکتری بکەن دوو حیزبی یاخود دوو هێزی سەرەچین ئێستا ڕکابەری یەکتر دەکەن بڵێ مەبەستم لەوەیە کە مەسەلەن هەندێک ڕوودا و لە ناوێتی نیشتیمانی کوردستان ڕوویاندا بە مەبەستی ڕاستکردنەوەی ڕێڕەوەکە ئەمە مەسەلەن هەندێک لە دەنگدەر و لە ئەنگریەکێتی دڕدۆن کردو مەسەلەن ئایا ئەمە خزمەت بەیەکێتی دەکات یاخود بە ڕاشکاویم لەو پرسیارە بکەم یاخود بەوەی کە هەمویان دەست بە ینی عەزەمەتی یەکێتیەوە بگرن یەکەم ئەمەوێ لە وەڵامی پرسیاری پێشوو شتێک ڕوونکەمەوە شتێکی تر هەیە کە ساردییان دیارە زووتر پارێزگاکان بازنەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق ئێستا هەر پارێزگایەک بۆتە چەند بازنەیەک پێشتر هەر حیزبێک بۆی هەبوو دوو بە قەدەر ژمارەی پەرلەمانتارەکان کورسیەکانی کاندیدی هەبێ ئێستا لە بازنەیە هەر حیزبە بۆ یەک کاندیدی هەبێ بۆ هەر کورسیەک زۆر کەم کراوەتەوە بۆ نمونە لە کاتی خۆی لە سلێمانی هەژدە کورسیبی دەتوانێت 36 کاندیدا هەش بوو هەموو حیزبەکانیان بوو ئێستا ئەوە نەماوە هاتۆتە سەر بازنا لە بازنا کاندیدەکانیش یعنی دیارن بۆ نمونەیەکێتی لە بازنەی سێ کورسی هەیە سێ کاندیدیە پارتیەکی هەیە لە سلێمانی گۆڕان ڕەنگەیەکی هەبی ئیسلامیەکانیەکیان هەبێ ئەوەش کاریگەری خۆی هەیە ئەوی دیارە سەبارەت بە کێشە بێگومان هەر کێشەیە کاریگەری خۆی هەیە بەڵام من پرسیار دەکەم کام حیزب هەیە لە کوردستان با زۆر دوور نەڕۆین کام حیزب هەیە لەو عێراقا گرفتی ناوخۆی نەبی کێشەی نەبی ئەمڕۆ تۆ کێشەت هەیە لە ناوەخۆ سبەی حزبێکی تر ئەوە تۆ چارەسەری دەکەی هیوی سەر هەڵدەدا هەندێک جار هەندێک کێشە هەیە بچووکە و هەندێک کێشە هەیە گەورەیە هەندێک حزب هەیە کێشەی گەورەی هەیە بەڵام جارێ قەپاغەکەی لەسرە ینی شاراوەتەوە لە پڕ ڕەنگە بتەقێتەوە هەموو حزبەکان ئەگەر بەناو تۆ لێمە پرسی من بەناو هەموو حزبەکان بدەم لە بچووک تا گەورە کێشیانێ ئەوەی لێکەبەرتان هەیەی بەڵێ هەیەی بەڵێ هەیەی ئەوانش ناوخۆ کێشەی گەورەیان هەیە بەڵام ڕەنگە دەنجی بەو شێوێ دەنجی لێوە نەهات بێ اینجا قسەکە لەوەیە بۆ جەماوەری یەکێتی من پرسیارەکەم ئێستا تازە جارێ باسم کرد گوتم ئێمە ڕکابەرین ڕکابەری پارتینە خەڵکی یەکێتی دڵسۆزانی یەکێتی دەنگدەر بەگشتی خەڵکی کوردستان باش دەزانێ کاتێک کە ئەو ڕکابەریە نامێنێ هاوسەنجی سیاسی تێکەچێ کاتێک هاوسەنجی سیاسی تێکچێ بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو پێشەوە ناچێ بەرەو دواوە گەڕێتەوە تێکچوونی باڵانسی سیاسی لە کوردستان لە بەرژەوەندی خەڵک نییە بۆیە دەستگرتن بە بەڵانسەوە زۆر گرینگە ئەو بەلانسە ئەبێتە مای زیاتر گەشەکردنی ئازادی دەربڕین ئازادی بیر و باوەڕ ئازادی ڕاگەیاندن ئەبێتە مای ململانەیەک لە پێناوی پێشکەشکردنی نمونەی باشتر ئەوە زۆر گرنگە کاتێک بەڵانس تێکەچێ لە جیاتی ئەوەی ئێمە هەنگاو بەرەو دموکراسی و ئازادی بنین کە ئاڕێن بەلاست تێکەچێ لەسەر دەستی ئێمەش بێ ڕەنگە هەمانشت بێ بە پێچەوانەوە بەرەو تاکڕەوی و تاکحیزبی و دەسەڵاتی تاکڕەوی و دکتاتوێت ڕەنگە هەنگاو بنین کە ئەو لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی هیچ وڵاتێکیش نییە اینجا دێت ئەوەیە سێ هۆکار هەیە بەڕای خۆمەگە ئێستا دەستنیشانیم بکەم کە واکە خەڵک دەنگدەر دەنگ بە یەکێتی بدایە بە هاوپەیمانی بدا لەگەڵ گۆڕان یەکەم ڕابردوو یەکێتی مێژوویەکی هەیە نەک سەدان هەزاران خەڵک هەیە بەشدار بوونە لە دروستکردن ئەو مێژوە پڕ لە سەروەری یەکێتی لە زیندانیانی سیاسی لە پێشمەرگە دێرینەکان لە کەسوکاری شەهیدان لە ڕێخستنە دێرینەکان لە هەموو ئەوانە بەشداریان کردووە لەو مێژوەی کە گرنگ بووە بۆ ئەو بارودۆخی کە ئێمە ئێستا تێیداین واتە بۆ ڕوخاندنی ڕژێمی باس بۆ ئەعدامکردنی سەدام حوسێن بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان بۆ هەمووەوە خەڵک خاوەنی مێژووی خۆیەتی بە ئاسانی دەستبەرداری ئەو مێژوە نابێ واتە لایەنە مێژوویەکەی بمانەوە نەمانەوە ڕەگ و ڕیشەی خەڵکێکی زۆر ئەگەڕێتەوە سەر مێژووی یەکێتی دوو ئێستا بۆ ئێستا دەنجی پێدا ئێستا ئەگەر هاوپەیمانی بۆ نمونە وەکو باسم کرد هاوپەیمانی دەنگ بێنێ بەڵانسی سیاسی لە کوردستان ڕاست دەبێتەوە ڕازبوونەوەی بەڵانسی سیاسی لە بەرژەوەندی خەڵکە یەک لایەن نایە بە ئارەزوی خۆی ستەم بکات و کەسیش نەتوانێت دەنگ بکات یاخود دەنجی کەسیش نەبیسترێ بە پێچەوانەوە ئەو بەڵانسە زۆر گرنگە ئێمە خۆمان نەزانین بەداخەوە
ینی لە جیابوونەوەی گۆڕان لە 2009 تا ئێستا بەڵانس تێک چوو بوو بەڵام یەکێتی بە حکمی مێژووی و بە حکمی هێزەکەی خۆی کە هێتی تا ڕادەیەک ڕایگرت بوو ئێستش ئەڵێم ئەگەر بشتێ ئەو بەڵانسە تێکچێ نەک یەکێتیەکان تەنانەت حیزبەکانی تریش کە لە کوردستانن زەرمەند دەبن و جێشمان لە حیزبەکانی تر بە بۆیە ڕاگررتنی ئەو بەڵانسە زۆرە سێ بۆ ئایندە یەکێتی بۆ ئایندە باش ئایندە ئەبێنێ پرۆژەی ئایندەی هەیە ئامانجی ئایندەی هەیە ئێمە ئەزانین بۆ نمونە لە 2023 تا ئێستا سەبارەت بە بەغدا کە ئێمە باس لە هەڵبژاردننی عراقەکەین لە 2023 تا ئێستا ئەو سیاسەتەی مامجلال دایڕشت بۆ بەغدا ئێمە ئەوە لەسەر ئەو سیاسەتە ڕۆیشتون وەختێک کە ئێمە پشتگوێی ئەو سیاست و ئەو پلانی کە مامجلال دایڕشت بوو لاماندا تووشی کارەساتی گەورە بووینەوە بۆ خۆتەزانی ئێمە پێمان ئێمە ئەبێ قەواری خۆمان بناسین ئێمە ئەبێ مافەکانی خۆمان بناسین ڕێگرێژ ڕێبازەکەتان ببینن ئەبێ شێوازی چارەسەرکردنی کێشەکانمان و شێوازی گەیشتن بە ئامانجەکانیشمان ببینین بۆیە ئەگەر دیقەت دەی 4-5 ساڵ پێش ئێستا هەندێک لە حیزبەکان کە ئێستا لە بانگشە لە بەرامبەر ئێمەە بانگەشەیەکیانە کرد وایان پیشانەدا وەکو ئەوەی ئەو سیاسەتە یەکێتی هەڵە بوو بێ بۆ نمونونەکە ئێمە گوتومانە کوردستانێکی بەهێز عراقێکی بەهێزە عێراقێکی بەهێز بەبێ کوردستانێکی بەهێز نابێ ئێمە گوتومانە چارەسەری کێشەکانی ئێمە نە لە ئەنقەڕەیە نە لە تارانە نە لە واشنتۆنە نە لە لەندەنە لە بەغدایە کاتێکەوانە گوتیان گاڵتەیان پێکردین زۆر جار ناو ناتۆرەمان بۆ هەڵەبەسترا ئێستا لەو بانگشەی هەڵبژاردن لە 2021 کام حزب ئەو ناو ناتۆرانەی دروستەکەیت سەیریکە زۆر لە ئێمەی ئەو کاتەش عێراقچی ترە کەواتە سیاسە ئەو سیاسەتەی کە مامجلال دایڕشت بوو ئەو سیاسەتی کە سەرکردایەتی چێت لەسەر ڕۆیشت دروست بووە ڕاست بووە تۆ تازە دەی بە تازە ئەوەی من چەند ساڵێک ئەم گوت تۆ بە ناوی نەتەوە و بە ناوی نیشتیمان و بە من نیشتیمان پەروێری و نەتەوەی فرۆشتی بە من تەفرۆشتەوە گومان تەخستە سەر هەڵوێستە سیاسەکانی من ئێستا ئێستا بانگەشەی هەڵبژاردنیان ئەوەندە عراقچیە بڕوا بکە هەندێک هێزی عراقی هەن ئەوەندە عراقچی نینە ینی کەواتە ئێوە ئەوە ئەتانەوێت بڵێن دیدی ئێمە ئەوەیە لە چوارچێوەی دەستوری عراق لە چوارچێوەی دەوڵەتی عراق ئەبێ ئێمە هەوڵ دەین بە دیالۆگ بە پش و درێژی مافەکانی خۆمان بەدەست بێنین ئەبێ ئەوە هەوڵ دەین ئێمە سەردەمانێک ئەو دەوڵەتی عراقا بە تایبەت لە دوای ئەوەی کە مامجلال بوو بەسەرۆ ئێمە هەرێمی خۆمان هەبوو ئەتوانم بڵێم دەوڵەتیش لە دەست ئێمە بوو یالانی کەم جمگەکانی دەوڵەتیش لە دەست ئێمە بوون باشە ئەما ئەتوانین بڵێن بەکارهێنانی هێز و پاوەری دەوڵەتی عراقی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان زۆر گرنگە لە ساڵانی ڕابردوو ئەو بابەتە فەرامۆش کرا ئێمە هەر هاتینەوە ناو جغزەکەی خۆمان لە ناوە خۆمان سوڕاینەوە وازمان لە دەوڵەتی عراقی ئێنا یعنی بەو شێوەیە کە بۆ کوردستان سوودی هەبوو زۆر سوودی هەبوو تۆ بیرتانە کاتێک کە ئێمە دەمان بە دیالۆگ کێشە لە بەغدا چارەسەرەکەین کاتێک مامجلال سەمام ئەمانی هەموو عراقیەکان بوو بیرتانە کاتێک ئەمریکا و ئێران پرسیان بە مامجلالەکەت باشە هەرێمی کوردستان لە گەشەکردنیەکی زۆر بوو پارە لەسەر بودجە لێڕژە لەسەر ێڕژە ئەوەندە زۆر بوو پارەی خۆمان هەبوو هی هەرێمی کوردستان لە بەغداش بۆمان هات هێزەکانمان ڕۆژ بە ڕۆژ گەشیان نەکرد هێزی ئێمە هێزی پێشمەرگە لە ناو مووسڵ بوون لە دووس خوڕماتوو بوون لە مندەلی بوون لە هەموو شوێنەکان بوون بەڵام کاتێک تۆ لێت تێکەچێ کاتێک کە تۆ لەسەر ئەو ڕێبازا لەسەر ئەو نەخشە ڕێگای لا دەدەی ئەوە ئەنجامەکەیەتی چوین ئێستا کە پێی گەیشتین تازە بە تازە کاکەزانە لە هەندێک لایەنە سیاسیەکان دێن چاو لە ئێمەی 10 ساڵ پێش چاو لە ئێمە کەنوەکو 10 ساڵ پێش ئێستا ئێمەش ئێستاش پێیان دەڵێن زۆر باشە ئەبێ سیاسەتێکمان هەبێ گونجاو بێ لەگەڵ هەڵومەرجەکانی عراق ڕاشکاوی بڵێ لەبەرەوەی باڵانسی هێزتێک چوو بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان و سوکانەکە بڵێن کەوتە دەست پارتی دموکراتی کوردستان و بە زۆرشتر مامەڵەی کردو ئێستا پێویستی بەڕاستکردنەوە زۆر بەڕاشکاوی کاتێک بەڵانس تێک چوو بەڵانسی سیاسی تێک چوو پارتی بۆ هێزێکی گەورە و ئێمە گۆڕان خێریکی ململانەی یەکتری بوون بەڵێ سیاسەتی هەرێمی کوردستان بە ئاقارێکدا ڕۆیشت بە ئاسانی و پێمان ڕاستە ڕێ ناکرێتەوە ڕاستە کەواتە ئەوە گرینگە کە خەڵک لە مەهامیەکێتی تێبگا وە جەماوەر و دەنگدەرەکانتان لەوە تێبگەن کەواتە ئێمە ئەڵێن بۆ ئایندا بڕوامان بە دیالۆگەیە بڕوامان بە ئاشتی هەیە بۆ چارەسەری کێشەکانمان بڕوامان بەو دەستورەیە کە خۆمان دەنگمان پێداوە کە جێبەجێ بکرێ وە کاتێک کە دەستورەکە جێبەجێ ناکرێت بە دیالۆگ ئەو فشاری ئێمە بی بۆ سەر حکوومەتی عراقی ئەگەر ئێوە دەستور جێبەجێ ناکەن وە ئەگەر ئێوە جێبەجێ ناکەن وە ئەبێ وابێ بۆ ئەوی
دۆستەکانی خۆشمان هاوپەیمانەکانی خۆشمان ئەوانەی لەگەڵمان بوون لەگەڵمان بینەوە من کاگەزانە ئەبێ شتێک پێ بڵم تا ئەو لەحزەیە وایە تا ئێمە بە دیالۆگ لەگەڵ حکوومەتی فێدرالی هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی خۆمان بدەین تا ئێمە بمانەوێ بە ئاشتیانە مامەلە بکەین و پشومان درێژبی ئەوەندە ئەو هێزوو لایەنانەی لە دەرەوە کاریگەریان بەسەر عراقی ئەوەندە پشتیوانی ئێمە دەکەن. باش من پێشەوە بچمە سەر قوڵای ئەو بابەتە کاگارێز مەسەلەن بەڕێزە دەزمموی شاخ و شار ناو حزبە هەیە ناویچێتی نیشتیمانی کوردستان لە نووسینەکان لە کتێبەکانت مەسەلەن نەهامەتی گەورە ئەو یەکێتیە لە کاتێک سەدام حوسێنی بە مەسەلەن هەزەی پێکردووە هەژاندوویەتی بەغدای هەژاندووە بەڵام زۆر کاتیش لە خڕی ناو زەنگ کۆبووتەوە مەسەلەن لە قەندیل شوێنی نەماوە ئەم حزبە بەچی ئەکەوێ و بەچی سەر ئەکەوێ و ضرورە دەنگدەری یەکێتی پێش هەر کێشەیەک یەکێتی ببینێ یان کۆمەڵێک کێشەی لاوەچ من باسی سێ هۆکارم کرد مێژوو ئێستا ئایندە کەواتە خەڵکی ئێمە دەنگدەری ئێمە هاوڵاتیانی کوردستان ئەبێ پێم وایە ئەوە لە بەرچاوەگرن خەڵک لەبەر ئەو سێ هۆکاری یەکێتیە بێگومان من کاریگەریم هەیە تۆ کاریگەرتی ئەو کاریگەری هەیە بەڵام لە کۆتاییدا خۆ خەڵک بیرەکاتەوە ئایا من لەگەڵ یەکێتیم یان لەگەڵ تۆم دوایی کەسیشمان زیانین دوای ئەگە پێمان وابێ ئێمە حیزبێکی بین بێکێشە بین بێکێشە نابین ئێمە پێشی کۆنگرە کێشەی گەورەمان هەبوو هاتین لە کۆنگرەمان کرد ڕاستە نەمانتوانیندا کۆنگرە کێشەکان هەمووی چارەسەکەین بەڵام ئەوە هەموو پاشخانی پێش کۆنگرێ ماوەتەوە هاتین ئێستا کێشەمان هەیە بەڵام خۆ دنیا خراپ نابێ من پرسیارەکەم پێت وایە کام هێز هەیە ئێستا شانازی بۆ کا کێشەی نییە کام هێز هەیە لە کوردستان من نییە بەڵام کام هێز بۆ نمونە بوو باسەکرێ ئمە جێمان لێ با بە ڕاشکایی باسکەین یەکێتی کێشەی تێدا نابڕێتەوە هیچ حیزبێک نیە کێشەی تێدا بڕێتەوە بە تێدا بڕێتەوە بەڵام گرنگەوێ کێشەکان لە چوارچێوەی حیزبی چارەسەر بکرێن گرنگەوێ لە کاریگەری لەسەر بەدەنی و حەزبە نەبێ و لەو چوارچێ بۆ نمونە باز دەکرێت خۆ جێمان لێ دەبێ ئەوە دوو هاوسەرۆکتان دانا کاکە من پێتەڵێم ئێمە وەکو سەرکردایەتی یەکێتی هەڵە بووین لەو سیستەمەی بەڕێوەبردننی یەکێتی هەڵە بووین کاکەت ئەزمونێک بوو هەڵە بوو چێ خەتابارە چێ خەتابنی ئێمە و کۆنجومەنی بەڵام ڕێڕە و ڕێباز یەکێتی هەر ڕێبەزەکە ئەوێ بەڵام ئاخ چۆن دەکرێت دوو ئامۆزا کێشیان هەبێت چۆن هەبووە نمونەیەک بۆ بێمەوە بۆی خەڵکیش دێنمەوە کاتی خۆی مەلا مستەفای ڕەحمەتی نەک لەسەر ئاستی کوردستانی عراق لەسەر ئاستی نەتەوە هیچ ڕکابەرێکی نەبوو سەرۆکی نەتەوەی کورد و بێ ڕکابەر سەردەمانێک بەڵام باڵێک لە حیزبەکەی جیابەوە بە ناوی باڵی مەکتەبی سیاسی لە ناو عایلەکەی خۆی لە ناو حیزبەکەی خۆی سێ لە کوڕەکانی خۆی ژمارێک زۆر لە خزمە نزیکەکانی لێ جیابوونەوە کاتێک کە ئەو سەرۆکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو یەکێک لە کوڕەکانی لە بەغدا لای سەدام حوسێن وەزیر بوو دنیاش خراپ نەبوو پارتیش ما مەلا مستەفاش ما یعنی ئێمە شتیواشمان نەبووە کەس لە ئێمە جیان نەبووی تۆ چوو سەنگەری لێگرت بین بە پێچەوانەوە کێشەیەک هەیە بە دڵنیاییەوە دوای هەڵبژاردنەکان ئەو کێشەیە لە چوارچێوەی چەند گرنگە دەنگدەرەکانتان مەسەلەن ضرورەتی ئەوە لە چیدایە کە دەست بە باڵای یەکێتیەوە بگرن نەک دەست بە باڵای شخصێکەوە بگرن زین چۆنە من پێم گوتی هەر کەس کاریگەری هەیە سەرۆک مامزەلات سکرتێری گشتی حیزبەکەتان بۆ کاگارێز هەموو شەوتوێتی ئێمە هەمومان بە یەکێتیەوە جوانین و بە یەکێتیەوە گەورەین ئەگەر یەکێتی نەبێ ئێمە هیچنی من چەند جار لە دیمانەکان ئەوانم بینیوە چەند ضرورە و تێگەیشتنە هەبێ بۆچی ئێوە تێگەیشتنێک بۆ ینی خەریکە لە ناو حزبی ئێوە یا دروستە بێت کە دەنگدەر و کادر شەخص دەکاتە بەزانیت من شخص من بەبەستم کەسێک نییە لە ئێستا و داهاتوو مەسەلەن بۆ داهاتوش من حزبەکە وەکو قەوارە وەکو بێژوو وەکو ئێستا وەکو ئایندا بۆ ڕاگررتنی باڵانس بۆ دیموکراسی بەگرنگ ئەوێ بگریم زانین یەکێتی حزبێکی زۆر گرنگە پەیوەندە نێو دەوڵەتەکانی بەداخەوە ئێمە لە ساڵانی ڕابردوو نەمانتوانێت سوود لەو پەیوەندە نێو دەوڵەتیان ئەوەش بگرین وەکو پێویست بۆ نمونە ئەندامین لە سۆسیالیست ئەنتەرناسیۆنال ئەنسیۆنالیست لەو ڕێکخراوە جیهانیە گرنگە ئێمە ئەندامین کە مامجەلال لە سەرۆکایەتەکەی بووە لە ڕێبەرایەتەکەی بووە تێدا زۆر گرنگین ئەو پەیوەندە نێو دەوڵەتیانە ئەو مێژوە بە ئاسانی دروست نابێتەوە بۆیە من پێم وایە ئێمە ئەبێن لەگەڵ حیزبەکەمان بێن چونکە هەموو شخصێک دێ و دەڕوا ئێستا حوت کەس کاتی خۆی ئەوانەی بەیانی دەستەی دامەزراندنی یەکێتیان دروست کردووە خۆمانەزانین حوت کەس پێنجیان ئەمری خۆیان کردو دویان ماون هەردووچیان لە دەرەوەی دامەزراوەکانی یەکێتین ئێستا
چەندین مەکتەبی سیاسیمان دیوە هاتوون و ڕۆیشتون و ئەوش ئاساییە بەڕای من ئەوە ئاساییە من ناڵێم کەس بڕوە بە نائاسایی کەس بڕوە بەڵام ئەبێ هەمومان بیر لە حزبەکەی خۆمان بکەین وەکو یەکێتی باز دەکەم هەمومان بیر لە قوارەکەی خۆمان بکەینەوە هەمومان بیر لە نیشتیمانەکەی خۆمان بکەینەوە کوردستان هەمومان بیر لە هەرێمەکەی خۆمان بکەینەوە وەکو قواری هەرێم ئەبێ بەو شێوەیە بیر بکەینەوە ئەگەر ئێمە وا بەرگری بکەین بێگومان سەرەکەوین کێشە هەیە کێش بەڵام چارەسەرە بێ بەڵام کێچەتی شکستی خوارد نەک کێشە یەکێتیەکان چارەسەر نابێت کێشەی گەورە لەم وڵاتە دروستە بێ بۆ میلەتی بۆ خەڵکی کوردستان دروستە بێ بۆ پرۆسەی سیاسی لە کوردستان دروستە بێ بۆ یە خەڵک پێم وایە لەو ئەزمونێکتان هەیە مەسەلەن بەجیابوونەوەی زوتنەوەی گۆڕان لە 2009 مەسەلەن ئەو منتیقەیەش کەوتە دواوە و لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی خزمەتکردنی خەڵکەوە لە تێکچوونی باڵانس بێگومان چۆن کاتی خۆی کە 2004 و 5 ئەوانە یەکێتی گەڕاوە لە دوو ئیداری تێمە تێکەڵمان کردووە ئەچین دەمانگوت ئێمە زادەمان زیاتر بردووە بۆ گوندەکان موچەی شەهیدان لە سلێمانی زیاتر بوو لە موچەی شەهیدان لە هەولێر سلفەی زەواج ئەدرا لە سلێمانی عقار ئەدرا لێرانە زۆر پرۆژەی گەورتر زۆر پرۆژە هەبوو وە لە هەڵبژاردننی 2005ش ئێمە کە وەخت گۆڕانزیانە بووە دەنگمان لە پارتی زیاتر هێنا بۆیەشە کلیلەکە لە دەستی مامزلال ماوە لە بەغدا دیتمان تاویش لە بەغدا بوو چۆن لە دەستما بوو واتە هەیە شتی تریش هەیە بۆ نمونە سەیری بادینان کە ئێستا با بادینان بە نمونە بینینەوە کۆمەڵێک چالاکوان کۆمەڵێک ڕۆژنامەنووس کۆمەڵێک خەڵکی ئاکتیڤیست گیراون لەسەر چالاکی مەدەنی حکم دراون باشە لەسەر ئاستی نێودەوڵەتی داوا دەکرێت وەڵام نادرێتەوە هەندێکی تر هەن ئێستا لە زیندانن باشە لە زیندانن لە بادینانن ئەوانە لە هەولێر نین لە سلێمانی نین ئەوانە لە بادینانن کەواتە من ئەوە باز دەکەم لە بەرەوەی لە بادینا یەک لایەن دەسەڵاتدارە یەک لایەن بە دەسەڵاتدارە و بەهێزە ئەو لایەنە کەواتە ئەگەر لە هەولێریش وەکو بادینانی لێبێ ئەبێت چاوەڕوانی شتی لەو بابەتە بکەین واگەر لە سلێمانی وای لێبێ بێت چاوەڕوانی خراپتریش بکەین ئەوە ڕاستیەکە لەو وڵاتی ئێمە لەو هەرێمەی کوردستانە ئێمە پێویستمان بە ڕاگررتنی بەڵانسە پێویستمان بە ئازادی دەربڕینە پێویستمان بەیەکەوە کارشێ زامنی ئەوانە دەکات بەس بەڵانسی هێز باڵانسی هێز ینی تەوێ مەسەلەن دیسان بیبێتەوە سەر حەزب دیسان ئەڵێم بڵێ لە ڕابردوودا بۆ نمونە ئێستا ئاسانیشە بەڵانس ڕابگرین ئێمە لە ساڵان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لەگەڵ گۆڕان خەریکی یەکتری بووین دژی یەکتر کارمان نەکرد لە سلێمانی ڕکابەری و هاوپەیمانێت ڕکابەری یەکێتی گۆڕان بوو وابوو لە هەولێر ڕکابەری یەکێتی پارتی بوو ئێمە بەس لە سلێمانی ئەوەندەی خەریکی خۆمان بووین خەریکی ڕکابەرە سەرچێکەکەمان نەبووین کە ڕکابەری هەردوو لامان بوو ئێستا هەردوو لا دێ باشە داوا لە خەڵک دەکەین فەرمون کاکە ئێوە خۆ پێتان خۆش بوو ئێمە پێشتری ڕکابەری یەکتری نەکەین ئەو یەکتریمان گرت بەرەیەکی گەورەمان دروستکرد بەرامبەر بە بەرەیەکی تر بۆ سەرخستنی پرۆسەی سیاسی بۆ پرۆسەی دموکراسی بۆ زیاتر فەرهەمکردنی ئازادی دەربڕین ڕاگەیاندن بۆ هەموو ئەو شتانی کە لە بەرژەوەندی خەڵکە بۆیە ئەبێ خەڵک ئەو بزانێ سوودی چییە وەکو باسم کرد زووتر ئێمە خەریکی بە دژایەتی یەکتری کارمان کە ئێستا هاوکاری یەکتریەکەین بێگومان خەڵکەوەی پێخۆشە وڵات ئارامە شار ئارامە یعنی ئەو ئارامیە ئێستا هەیە چەند ساڵان ڕابردوو قەت لە سلێمانیشتیوەمان نەدیوە ئەو ئارامیەمان نەدیوە کەەوە لە بەرژەوەندی خەڵکە اینجا بەیەکەوەش کارکردن گرینگە بۆ ئێرە نا بۆ هەرێمی کوردستان کە پێکەوەش لە حکوومەتی هەرێمی کوردستانین ئەوە بۆ بەغداش گرینگە ئەوە هەوێنی دروستکردنی یەکریزیە لە بەغدا ئێمە ئێستا خۆزگە بۆ بەغدا بارودۆخێکی وە ئەبوو هەمومان بێکەوە باینە بۆ لە بەغدا 2005 کاوپەیمانی کوردستانە نییە بۆ ئەوەی لە بەغداش ئێمە بەڵانس دروستکەین ئەبزان ئێمە کە باسی ئێرە دەکەین ئێستش دەڵێن ئەگەر بەڵانس بشتێ هەرسەر ئاستی هەرێمی کوردستان ناشتێ لە بەغداش دەکرێت یەک تاقەلایەن دێتن خۆی بە نوێنەرایەتی خەڵکی کوردستانە ناسێنی لە بەغدا لە ماوەی ڕابردووەکانی دەوڵەت وەرەگرن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتیوانی یەکێتی بوونیان گۆڕان بوونیان کۆمەڵ و یەکگرتو هەندێک لە لەوانی سەربەخۆ دواتر هاوپەیمانیشان دروست کرد گلەیانە کەرەوەی کە ئەندامانی پەرلەمانی پارتی دموکراتی کوردستان ئەو ئینسیزامە دروست ناکەن ئیلا ئەیانەوێ ڕابەر بن لێرە دیسان تێکسوونی باڵانسی هێزەوە ئەمە چ کاریگەریەکیە بۆ لەسەر قەراراتی بۆ خزمەتکردنی خەڵک ئێمە باسی یەک ڕێزیەکەین ئەو ڕێک ڕێزیە
کە باسی یەکریزیەکەین لە بەغدا ناکرێ ئەو ڕێکریزیە لە بەرژەوەندی لایەنێک بێ و لە دژی لایەنەکانی تر بێ لە بەرەوەی بچووکن نا ئێمە کە باسی یەکریزیەکەین لە بەغدا یەکریزیمان پێویستە بەڵام ئەو یەکریزیمان پێویستە بۆ نمونە ئێمە ئەگەر زۆری نەشبێنین ئەبێ ڕێز لە ئیرادەی کەمینەکانی تر بگرین حزبێک ئیسلامیە حزبێک مەدەنیە چییە ئەو کاندیدێکی سەر بەخۆی ئەگە دەچوو ئەبێ ڕێز لە ئیرادەی بگرین وا نەبێ ما لەبەرەوەی ئێمە زۆرینەینا ئەبێ ئێمە هەموو شتێک بۆ ئێمە بێ ئەبێ بە پێچەوانەوە ئەبێ باسی یەکرێز دەکەن بەڕاستی یەکرێزیەکی نیشتیمانی و لە ڕوانگەی پێویستی خەڵکی کوردستان ئەو یەکرێزیە دروست بێ نەک بۆ خۆسەپاندن ئێستاش خۆ باز دەکەین ئەڵێن ئێمە لە حکوومەتین هاوپەیمانی باشە من پرسیار لە یەکەم ئەگەر یەکێتی ئێستا با پرسیارەکەم خۆم بە ئەو قسێ بکەم دڵنیام ئەگەر یەکێتی لە حکوومەت نەبێت لە حکوومەت هەرێمی کوردستان نەبێت لە هەڵبژاردن یەکێتی زیاتر دەنگ دێنێ بەڵام ئێمە دڵنیاین بەبێ یەکێتی بەبێ پارتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە ناچین لەم هەڵومەرجانە وایە خۆزگەوانە بواە و ئیمێت دەکەم کۆتایی پێبێ لەبەرەوەی کاریگەریمان لەسەر هێزی چەکدار هێزی چەکدارمان هەیە کاکە هێزی چەکدارمانێ ڕەنگە کێشەی گەورە دروست بێ واتە بەبێ ئەو دو ناکرێت بەڵام ئێمە خۆمان ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانین بۆ ئێمە قایلین بۆی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانین بۆ ئێمە ڕازینین نەخێر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە ڕازینینە بۆ ئاگداریتان لەسەر چه ئاساسێک ڕازینین کاگارێز جیاکاریەکی زۆر دەکرێت جیاکارێکی زۆر لە لە ئاستی سەرەوە تا خوارەوە زۆر دەکرێت من نامەوێت ئێستا لێرە بەرەو لە ناو هەڵبژاردننی شتەکان باز با بۆ پەرلەمانی کوردستان بێ بەڵام لەسەر هەموو ئاستێک هەست بە جیاکاریەکەکەین لەسەر هەموو ئاستێک هەست بە جیاکاریەکەین بۆ ئاگاداریتان لە فەرمانبەرێک لەگەر فەر لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر لە جادەیەک بۆ جادەیەکی تر لە کۆڵ لە گەڕەچێک بۆ گەڕەچێک تر هەستی پێەکەین کە نابێ ئەوە بێ ڕاستە ئێمە لە حکوومەتین ڕاستە ئێمە بەشدارین لە حکوومەت بەڵام بەشدارین لە بڕیاری حکوومەت تا ئێستاکە پێشتیان ئەڵێن ئێوە 21 کورسیتانی ئەو ڕاستیە تێکچوونی بەڵانسە ئێمە ناتوانین لە بەرچاوی هەموو دنیا ئەوان 45 کورسیانەیە ئێمە 21 کورسیمانەیە ئەگە تۆ چل بە چل بێ ئەو کاتە خەڵک بۆی هەیە گلەی چەند لە ئێماکە ئەوەن دەش لە ئەوام بکە یا لە خەلکی ترکە ئێستا بەڵانسەکە بەهۆی تێکچوونی بەڵانسەکە وەکو باسم کرد خەلکێکی زۆر مافخوراوە بە تایبەتی لە هەولێر بە تایبەتی لە بادینان بە تایبەتی لە سۆران ئێمە ئاگادارین کاکە لە شوێنێکی وەکو حاجی ئۆمەران شوفێرێک ناتوانێت لەوێ ئەگەر فەرمانێکی سەربازیە چەندجار پەیوەندی بەمنەوە کرد مۆڵەتی حیزبێکی دیاریکرای پێ نەبێ بۆی نییە لەوێ کار بکە ئێستا ئێوە بەڕاستی من لەوە شۆچمە بابەتێکی تر فەرماندێکی سەربازیە لە حاجی ئۆمەران خانوویەکی هەیە ناحەیەکە سەر سنوورە چەندجار هەڕەشەی لێ تێکدانیان کە دۆ ڕەنگە سکاڵاکەی هێنابێتە لای جەنابەت سوارێ حاجی قادر باشە ینی ئێوە تا ئێستا نەگەیشتنەوەی کە ینی زەمانەت و ئەمانەتێک بۆ پێشمەرگەکانتە کۆنەکانتە دروستکەن مولکی خۆیانە خانووی لەسەر مولکی خۆی کردیە بە بیانوی جۆرا و جۆر ئەیانەوێت لێ زەوتکەن و باخی هەیە مولکی هەیە حەقی خۆیەتی ئەمە بەستم لێەوە بچێت کێشە گەورەکان زۆر لە نەڕۆیشتنی ئەوەش پەیوەندی بە باڵانسی هێزەوە هەیە بە زەعیبوونی یەکێتیەوە هەیە لە نەڕۆیشتنی معاملەی فەرمانبەرانمان لە ناو حکوومەت زۆر هەستی پێکری دوو فەرمانبەر بێکەوە دوو کەس بێکەوە فەرمانیان بۆ دەرەچی بۆ نمونە ببنە بەڕێوەبەری گشتی ڕەزامەندیان لێوەرەگیرێ جاری وایە نەکەوە هەموو بە هی پارتی ئێستا دەرەچی هی یەکێتی 6 مانجی تریش چاوەڕێەکە بێکۆش فەرمانیان بۆ دەرەچی زۆر شتیوا لە بەردەستمانە بەڵگەم بانەی لەسەر ئەوانە باسی من نامەوێت بێم لەسەر ئەوانە قسە بکەین مەبەستم ئەوەیە ئەوانە هەمووی لە ئەنجامی تێکچوونی باڵانسی هێزە بەدڵنیاییەوە لە ئەنجامیەوە کە دەنگدەرەکانی یەکێتیان سزاداوە لە ڕابردوودا ئەزانین چێت دەنگدەر یەکێتی سزاداوە جارێک گۆڕانمان لێ جیابەوە جارێک دکتۆبەر هەممان لێ جیابەوە ئەم جارە کەسمان لێ جیانە بۆتەوە ڕاستە کێشەیەکە بوو بەڵام کەسمان لێ جیانە بووتەوە کەسمان لێ جیانە بووتەوە بۆیە کاتی ئەوە هاتووە ئێمە کاتی ئەوە هاتووە ئێمە پارسەنگ ڕاستکەینەوە هاوسەنجی ڕاستکەینەوە کە لە بەرژەوەندی خەڵکە کاک لەسەر ئاستی با من هەندێشت پێ بڵێم لەسەر ئاستی سیاسەتی هەرێمایەتیش کە بەڵانس نەبوو تێکچوو مەسەرم بۆ نمونە دوو نێو پێرێ ئێران بردومانەکە کەەوە تاوانێکە بەرامبەر بە خەڵکی کوردستانەکە تورکیا بردومانەکە پاساوی تورکیا بوونی پەکەکەیە لە ناوچەکان وانە پاساوی ئێرانیش بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە لە کوردستان ئەو ڕاستیشە هەردووچیان ئەویان ناوێت بەڵام سیرکە ئەلێرە لەو ناوچەیە مۆڵەت بە هێزێکی
ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەدرێ بێن لێرە بنکە و بارەگادانێن بارەزوی خۆ بێتە ناو شار و بێتەوە و کەس پیان ناڕێت لە پشتی چاوت دوو برۆ باشە بەڵام ئەڵێ لێرە تورکیا حەقی خۆیەتی تورکیا واکە لە بەرەوەی پەکەکەی لێ بۆ وابێ بۆ ئێمە هەردوو دەوڵەت دراوسێن بۆ ئێمە هەرێمی کوردستان گرنگە بۆ ئێمە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش و ئۆپۆزیسیۆنی تورکیش و ئۆپۆزیسیۆنی سووریش برای ئێمن ئەبێ هاوکاریان بن ئەبێ یەک سیاسەتمان هەبێ بۆیان ئەبێ بۆ تێڕوانینمان یەک سیاسەتێکی نیشتیمانی نییە نەخیر نییە بۆ سووریا میلیشیان لە بەرامبەر دروست دەکەین هێزیان بۆ دروست دەکەین بە ناوی هێزی ڕۆژ بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە بناری قەندیل و ئەوانە ڕێگەیان دەدەین بێن لەوێ بارە بنکە و بارەکەیان خۆ لە تەنیشت هێزەکانی پێشمەرگەدا بنین بۆ پەکەکە شەرعێت بە تورکیا دەدەین بێ وڵاتمانداجی کە پاسای پەکە من لەگەڵەوە نیم پەکەکە لەوێ لەگەڵەوە نیم لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانیش لەوە نینە بەس ئەبێ یەک سیاسەتمان هەبێ یان ئەبێ بەرگری بکەین لێیان یان ئەبێ بەرگری بکەین لێیان یان ئەبێ بێک چاو تەماشایان بکەین ئەو دوو دەوڵەتە بێگومان ئەو دوو دەوڵەتە قبولی ناکەن ئەمە زەربەی داوە لە قواری هەرێمی کوردستان و سیاست خەڵک بە ئەو بزانی بۆ ساڵانی ڕابردوو هەموو هێزەکان لە سلێمانی لە زرجێز لە کوێ لە هەموو هەیە هەموو هێزەکانی لێ بوو بۆ لە ساڵانی ڕابردوو لێرە بوون لیان نادرا ساڵانی ڕابردوو ئەو کاتێک کە بەڵانسی هێسە بوو بۆ لیان نادرا بۆ ئێستا لیان نەدرێ معلومە تێک چووە بەڵانسی هێز تێکچوونی بەڵانسی هێز وا دەکا تۆ وەرە من کێشە بۆ تۆ دروست دەکەم بەڵام کێشە بۆ ئۆپۆزیسیۆنەکەی تۆ دروست دەکەم بۆ تۆ دروست ناکەم تۆ وەرە یعنی ئەوە کارێکی باش نییە من ئەبێ ئەو شتانەکە کردنە قوربانی هەرێمی کوردستانیش نییە ئەبێ یەک سیاستمان هەبێ ئەبێ سیاستێکی ڕوون و ئاشکرامان هەبێ بۆ تۆ ڕێگە دەدەم هاوکارتە بم بارەگا بکەیتەوە بەس بۆ تۆ هاوکاری داگیرکەرەکەتە داگیرکەرەکە ئەبم هاوکاری تۆ نام هاوکاری چۆن نەکرێەوە هاوکاری لایەنێک بی بەڵام هاوکاری داگیرکەرێکی تربی چۆن نەکرێەوە قەستم ئەوە لە ئەنجامی نەبوونی استراتیژیەکی ڕوون بۆ پەیوەندیەکانمان لەگە وڵاتانی دەرودراوسی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی هەرێماتیەکە نێودوڵەتەکان لەسەر بنەمای بەرژەوەندی خەڵکی کوردستان و ڕوئیای حکوومەت بێ هێزە هاوشەکانی حکوومەت بێ نەکی حیزبێک بێ بە ئارەزوی خۆی لەگەڵ لایەنێک ڕێککەوی لەگەڵ لایەنێک تێکی بدە ئەوە ناکرێ ئەوە ئەبێ لە بۆ هەمووی وەکو یەک بین باش لە بەغدا ئەو باڵانسی هێزە ئەو تێکچوونی باڵانسی هێزە بە هەمان شت کاریگەری کردو لەسەر قەرارات و لەسەر ڕوئیای کوردستان بەرامبەر بەغداوە بە تێگەیشتنی بەغدا لەسەر هەرێمی کوردستان بێگومان ئەوانیش ئاستپیەکەن و ئەوانیش بوتر زیاد زەخت دەکەن بۆیە ئێمە ڕاستکردنەوەی باڵانس اینجا یەکوتاریمان بۆ بەغدا اینجا بەهێزکردنەوەی حکوومەتی هەرێممان لەسەر بنەمایەکی نیشتیمانی هاوبەش لەسەر بنەمای بەشداری و هاوبەشی لە حکوومەتی هەرێمی کوردستان نەک لەسەر بنەمای بەشداری تەنیا بەشداری ئەبێ سیاسەتەکانمان ئەبێ ڕوئیامان هەمووی ڕوون و ئاشکرا بێ ئەبێ ڕوون و ئاشکرا بێ ئێمە چی ئەەکەین من نازانم چی ئەگوزارێ لەو وڵاتە زانی هەندێک جار لە دام و دەستگاکانی ڕاگەیاندن ئەڵێ بۆمبێک لە فلان گوندراوە جۆرە غازێک بەکار هاتووە لەکاتوە ناڵێت تورکیا بۆمبی غازی بەکارهێناوە ئەڵێ لە شوێنەکانی لە مەیدانەکانی شەڕ بۆمبێک بەکار هاتووە جۆرە غازێکی دای هاوڵاتی بریندار بوونە چۆنەوە چۆن نەکرێ دنیا ئەمان بینێ گاتەمان پێەکە کاکە دنیا ئەمان بێنێ ئەبێ سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی ناڵێن حەچیمە و ڕەوای و ئەبێ حەچیمانە بێ ئەبێ ئێمە من ئێستاش تاکی دەکەمەوە ئەبێ پەیوەندیمان لەگە وڵاتەکانی دەرودراوسێ لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش بێ هەموو وڵاتانی دەرودراوسێ ئەبێ وەکو یەک تەماشەکەین چێش زیاتر لێم بێتە پێش هاوکارم بێ منیش زیاتر هاوکاریە بم لە ڕوانگەی ئابووری لە ڕوانگەی سیاسی لە ڕوانگەی دیبلۆماسی بەڵام لە ڕوانگەکانی تر وردە خەریکە بارودۆخەکە یعنی ئەو خەتانە خەتی حزبین کە مامەڵاکە نەوە خەتی نیشتیمانی و حکومڕانی بەدڵنیاییەوە کەواتە بۆ ئەوەی ئەمانەی هەمووی باسەکەیت یەکێتێکی گران و بەهێز ضرورەتی ئەو یەکێتیە بەهێزە چیە یان ضرور نییە با قسە بکەین بۆی نەڵێ هەر باسیەکی تێکە ئەگەر یەکێتی نەبووە گۆڕانیش باە گۆڕان نەبووە هێزێکی تریش باە بۆ ڕاگررتنی بەلانس زۆر پێویستە بەلانس پێویستە بەلانسە بێ بەڵام ئێستا ضرورەتەکەویە تاکید دەگەمەوە نە حکومڕانی لە هەرێمی کوردستان نەو لە بەغدا بەبێ یەکێتی و پارتی ناکرێت ئەبێ هەردوو لامە لەو بابەتە تێبگەین ئەبێ بە دوای شتی هاوبەشدا بگەڕین بە دوای شتی جیاوازدا نەگەڕین مشکلەی ئێمە چییە مشکلەی ئێمە ترسە لە دوڕۆژی ئەم میلەتە ئەگەر لەوە زیاتر بەلانس تێکچێ مشکلەی ئێمە ئەوێ لە بەغدا زیاتر کە بەلانس تێکچوو لە بەغدا خراپتر معاملە لە هەرێمی کوردستان بکەن خۆتە زانی
پێگەیەکی مێژووی کاریگەرێکی گەورەی لە ناو خەلکی عراقی هەیە لە ناو ناوەندە سیاسەکانی عراق هەیە کاتێک یەکێتی بەهێز دەبێت کاریگەری لە عراق زۆر باشتر دەبێت لەوەی کە یەکێتی بەهێز بێ بۆیە من پێم وایە لەو هەڵبژاردنش ئەوەی خوێندنەوەی خۆمانە یەکێتی بەهێز دەرەکەوێتەوە بە تایبەتی کە ئەڵێم یەکێتی مەبەستم هاوپەیمانیە یەکێتی گۆڕان کە پێشتر ڕکابەری یەکتری بووین ئێستا بەیەکەوە هەردوو لامان ڕکابەری سەرەکی پارتین ڕکابەرێکش لە پێناوی پێشکەشکردنی نمونەی باشتر و دروست نەبوونی دیکتاتۆریەت و تاکڕەوی و تاکحیزبیە. باش باسی کۆمەڵی گۆڕانکاریە کرێت لەبەرەوەی ئەمریکەکان زۆر چاویان لەسەر هەڵبژاردننی پێشوەختەیە کە عراق ڕوبەڕووی گۆڕانکاریە بێت و هەرێمی کوردستان ڕوبەڕووی گۆڕانکاریە بێتەوە ئەفغانستان نمونەیە کە هەمیشە حکوومەتەکەیە کە بەسەر سیاساتی عراقی و هەرێمی کوردستاندا دیسان دێمە سەر بەهێزی یەکێتی و هاوپەیمانی کوردستان چەند گرنگە بۆ ئەوەی ئامادەکاریەشی تەواو هەبێت بۆ هەر ئەگەرێک مەسەلەن ئەگەر یەکێتێکی بەهێز نەبووە یان هێزی پێشمەرگەیەکی بەهێز نەبووە لە شەڕی داعش ئەو پێشاتی هاتە پێشەوە ڕەنگە ماڵوێرانی گەورەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە ئەگەر حاڵەتێکی وەها ڕوویدا پێشاتێکی وەها هاتە پێشەوە لە عراق لە هەرێمی کوردستان چەند زەڕورە یەکێتێکی ئامادە و لەسەر پێ هەبێت. هاوپەیمانی گرنگە هاوپەیمانی وەکو باسم کە پێش هەموو شتێکی بۆ ئێستا گرنگە و بۆ ئایندەش گرنگە ئەوە ئەکرێ بڵێن ناوچی یاخود هەوێنی هاوپەیمانێتێکی گەورەترەیە لە بەغدا ئەوە خاڵ یەکەم یەکریزی لەسەر بنەمای پاراستنی بەرژەوەندی گشتی میلەت و لەسەر ڕێز لە یەکتری گرتن گرنگە هەموو لایەنەکانمان پێکەوە بەڵام لە هەمووی گرنگتر پێش یەکێتی و پێش پارتی و پێش گۆڕان حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ئامادە سازی هەبێ پەرلەمانی کوردستان ئەبێ ئامادە سازی هەبێ بەڵێ من دڵنیام ئەمڕۆ ناسبەی سبەی نا دووسبەی ئەمریکا لە عراق کشێتەوە ناکشێتەوە و ئێرە جیاوازە و تۆ ئەبێ وای دانی ئەکشێتەوە خۆ بۆ ئەو ئەگەرە ئامادە بکە بۆی تووشی سوپرایز نەبی تووشی مفاجەیەک نەبی دواتر خۆت بێنەگیرێتەوە تۆ بۆ ڕوویدا لە ڕۆژ ئاوا ڕوویدا لە شەڕی داعش ڕوویدا لە ئەفغانستان ڕوویدا خۆت بۆی ئامادە بکە من بەلامەوە سەیرە لایەن هەیە ئەڵێ گلەی یەکە لەو خەڵکانەیە کە ئەڵێن ئێمە کەس حەز ناکە ئێرە بە ئەمریکا بکشێتەوە باواکەین کەس حەز ناکە و حەزەکەی کەس حەز ناکە هەرێمی کوردستان تێکچی ئەوەی کە زۆر ڕخنەی لە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەوەی کە زۆر ڕخنەی لە پارتی ئەوەی زۆر ڕخنەی لە یەکێتیە بەدڵنیای و حەز ناکە هەرێمی کوردستان تێکچی بەڵام کاتێک ئەڵێ ئەترسێم لە دڵسۆزیتی لە پەرۆشیتی بەیان نامە دەرەکرێ کاکە ئێرە ئەوەی نییە چۆن ئەوێ نییە چۆن ئەوێ نییە کاکە چۆن ئەفغانستانیە چۆن خراپتر نییە ئەزان ئێمە لە ناو چۆن خراپتر بەچ پێوەرێک یەکەم ئەفغانستان دەوڵەتە ئێمە دەوڵەت نین دووەم ئەفغانستان ئەگەر یەک تۆس ئەفغانیەکان ئەگەر یەک تۆس سیاسەتی خۆیان نەرم بکەن چین لە دەور پشتیانە ئەتوان معاملەی لەگە بکەن رووسیا ئەتوان معاملەی لەگە بکەن پاکستان ئەتوان معاملەی لەگە بکەن ئێران یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئەگەن ئێمە چێتە معاملەمان لەگەڵەکات دەوڵەت نین ئاڵامان نییە لە نەتەوە یەکگرتوەکان باشە دەوروبەرمان هەمویان چاویان لێمان زەق کردوتەوە هەمویان چاکەمان لێ هەڕەشەمان لێ دەکەن بۆ ئەبێ ئەوە بزانین بۆیە من ئەڵێم بێگومان کە باز دەکەم پێشخستنی پرۆسی سیاسی و دموکراسی و یەکریزی لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی بۆ بەتایبەت لە بەغدا زۆر گرنگە و ئەبێ ئێمە لایەن هەموو لایەنە سیاسەکان لە ئێستاوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە سێ لایەنە سەرچێکی کوردستان تێدانی وا بکەین خۆمان ئامادەکەین وەکوی سبەینێ ئەمریکا دەکشێتەوە وەکوی سبەینی هاوپەیمان بەجێمان دێڕن زانی قەولێکی ئیمامی عەلی هەیە ئەڵێ ئەعمل لە دنیاکە کە ئەن تەعیشە ئەبەدا بۆ دنیا وا کار بکە وەکوی تا هەتای دەژی ئەبێ وابی تۆ ئەگەر ئەوەت یعنی ئەگەرە هەرە خراپەکانتی نابەرچاو بەرنامەت بۆ دانا تووشی شکست نابی بەڵام تۆ لەسەر هەوای ئێمە واینە و ئێمە مووی گرنجین و ئێمە پایەدارین و ئێمە دۆستی ئەوین و ئێمە دوژی ئەوین و ئەوانە هیچی ناخوا کاتێک لێمانە قەومێ چی ئەخوات چی ئامادەکاریەک زەڕورات تێگەیشتێک ئەوە پلانی دەوێت لەسەر ئاستی ئابووری پشت بەخۆ بەستێن پەیوەندیەکانمان وایە کوردستان بۆی ئەوانە دروستکات بێگومان ئەگەر سیاسەتێکی نیشتیمانی گرنگ هەبێ سیاسەتی حزبی و تاک حزبی و تاکەسی زاڵ نەبێ بەسەر سیاسەتە نیشتیمانیەکەی بۆ نمونە لەسەر ئەستی نیشتیمانی سیاست و پلانێکی وا داڕژێ بێگومان ئەتوانین بەرگەی زۆر ناخۆشی بگرین باش بۆ عراق تارەنووسی عراق بەرەوچەوە چەند زەڕورە کورد بە ئامادەیەشی تەواوە لە عراق
و لەسەر ساحەی سیاسی عراق بەرامبەر هەموو پێشاتەکان کە دێنە پێشەوە ئامادەیشی تەواوی عراق کێشەی زۆر گەورەی هەیە جارێ ئەو ئەزانین لە باشووری عراق زەمینەی دروستبوونی دموکراسی و تەنانەت مەدەنیەتیش زۆر زەحمەتە لەم هەڵومەرجە وەک کاتی زۆر دەبێت ئەوەی هەیە هێزەکانن ینی بڕچێ یەکتری دەکەن و تۆزێک هەوای ئازادیان هێشتۆتەوە لە ناوچە سونیەکان زۆر مەترسیدارە لەبەرەوە سەرکردایەتیان نییە سونە حزبیان نییە تا ئێستا سونەکانی سونە عەرەبەکان بە هیچ شێوەیەک سەرکردایەتیان نییە یعنی سەرکردایەتیەکیان نییە کۆیان بکاتەوە و لە ماوەیەکی نزیکیش چاوەڕێنی ئەو ناکرێت سەرکردایەتیەکیان بۆ دروست بێ کە کۆیان بکاتەوە ئەمڕۆ سەرکردەیەکە سبەی کودێتایەکی کێ دووست بەیەکێ دووست ڕەگ و ڕیشەی جەماوەریان نییە بۆیە زەمینەی کارکردنی مخابراتی زۆر هەموو شتێکی زۆر لەرزۆکە ئەگەر بێت و لەو چوارچێوەدا ئێمە لایەنە کوردستانیەکان حکوومەت یاریێمی کوردستان یەکڕێزیەکی نیشتیمانیمان هەبێ و باڵانسمان هەبێ و لە بەغدا ئێمە بە یەکڕێزی لە پێناوی بەرژەوەندی خەڵکی خۆمان کار بکەین من پێم وایە دۆستەکانمان جێمان لێ دەگەین و کاریگەریشمان لەسەر عراق زۆرە بێت باش کۆی ئەو کێشانی باست کرد و تەفاسیلانی باست کرد وێنەی هەرێمی کوردستان ئێستا لای بەڕێستان چیە مەسەلەن من ناوە دیمانە لەگەڵ بەڕێز دەکەین مەسەل مێدیاکانی تر لەگەڵ بەڕێز دەکەن ئەوەی دەبینین خوێندنەوەیەکی تایبەتت هەیە بۆ وێنەی هەرێمی کوردستان وێنەی حکومڕانی وێنەی نیشتیمانی بوون و نەتەوەی بوون وێنەکە ئێستا چیە زۆر شێواوە زۆر ئالۆزە لە دووریانێک داینە ڕێکیان بەرە و دموکراسی و ئازادی زیاتر و سەقامگیری دموکراسی و بابڕێن دەڕوا بەچیەوە پابندە و ڕێگای بە چی زیاتر بە خەبات و بە دەنگدانی هاوڵاتیان و خەڵکی سلێمانی و خەڵکی گەرمیان و خەڵکی هەولێر و ئەوانە دەنگ بدەن دەنگ بەوەیە ئەوەیە ڕێکیان ئەو جگە لە هەڵوو مەرجنی و دەوڵەتەکان و هەرێمەتەکان ئەوە بەس ئەوەی خۆمان ڕێکیشان بەرەو نەهامەتی ئەڕوە بە پێچەوانەوە ئەو ڕێ چۆن قەتعکرێ ئەو ڕێژ وەکو بێتم لەسەر ئاستی خۆمان ئەبێ لایەنە سیاسیەکان خەڵکی کوردستان بایەخی ململانی و ڕکابەری سیاسی لە بەرچاو بگرن دەنگ بدەن بەو لایەنانی کە ئەتوان بەڵانسی هێزرا بگرن و لەسەر ئاستی نێو نەتەوەیش گوتم لەسەر ئاستی نەتەوەیش ئەبێ ئێمە یەکڕێزیمان هەبێت ئەگەر کاگارێ زەندامی سەرکردایەتی نەبووە حزبی نەبووە پێشمەرگەی شاخ نەبووە ڕۆشن بیرێک بووە قەڵەم بەدەستێک بووە پێم وتبا هێشتا یەکێتی زەڕوڕە بۆ داهاتوو ئەتۆ چی زین چۆنە کاک زانە سێر چار ڕۆژ پێش ئێستا کۆبوونەوەیەکمان هەبوو ڕۆشنبیرێک هاتە لامان هاتە کۆبوونەوە لە سیویەکی ئابەوە یەکێتی دابڕابوو هات دابڕابوو بەڵام نەبوو هیچ هێزێکی هیچ حزبێکی تر یەکێک لە کۆشەرەکانی یەکێتی بوو گوتی من هاتوومەتەوە ئەمەوێت دەستبارێکتان لەگەر بگرم چونکە یەکێتی بۆ ئەم قۆناغش پێویستە یەکێتی بمینێ بۆ دموکراسی بۆ ئازادی دەربڕین بۆ ئاسێڕاگەنی ئەو نووسرە ئەو ڕۆژە لە ناو ئەو ڕۆشنبیرە لە ناو دەیان ڕۆشنبیر ئەو قسەیە کرد بۆ من جێی دڵخۆشی بوو من پێت ئەڵێم من ئەگەر یەکێتیش نەبامە دەنگم بە هێزێک دەدا بۆ ڕاستکردنەوەی باڵانس دەنگم نادا بەوەی کە هێزێک بێوێ کۆنتترۆلی هەموو جومگەکانی وڵات بکە ئەگەر لەبەر مخریزەکە و کاتی تایبەتی بەرنامەکەم نەبە حەزمە کرد گفتوگۆکەمان درێژتر بە کاگارێز بەڵام پەیامت بۆ دەنگ دەر و لایەنگر و هادارانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە چوارچەوەی هاوپەیمانی کوردستان چی من هیوادارم و دڵنیاشم خەڵکی کوردستان دەنگەدا بە هاوپەیمانی ئەوە هاوپەیمانی پێشتر خەڵک لی لێوێ بوو یەکێتی و گۆڕان لێک جیابوونەوە فەرموو یەکمان گرتەوە ئیتر مەدانی خەڵکە پێن دەنگدەن و ئەو هاوپەیمانێتە بەگری وەربگرن و دەنگدان بە یەکێتی بەگرنگ وەربگرن دەنگدان بە یەکێتی بە لیستی یەکێتی بە کاندیدەکانی یەکێتی بە ئایندە و بە ڕابردوو بە ئێستای یەکێتی ئەوە زۆر گرنگە تا یەکێتی بەهێز بێ دڵنیاتان دەکەمەوە کەم و کوڕیشمان هەبێ بەڵام ئازادی ئومێدی ئازادی نابڕێ ئومێدی ڕزگاری نابڕێ ئومێدی ڕادەربڕین نابڕێ ئومێدی کۆنتترۆل نەکردنی کوردستان لەلایەن یەک کەس و لەلایەن یەک دەوڵەت و لەلایەن یەک حیزب و لەلایەن یەک بنەماڵە نابڕێ ئومێد هەر دەمینێ کە بەرەو پێشەوە هەنگاو بنین زۆر سپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵاه ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کاگەر سپاس بۆ دیمانی
خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن بە یوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.